ئەوەندەی چێژم لە گرتنی دەستی کوڕە وەرەگرت، ئەوەندە چێژم لە وەرگرتنی دەستی کچ ناگرت. چارەسەرەکە ئەبێ بنەڕەتی بێ و ئەبێ گشتگیریش بێت. ئەنی بهی شوێت مرتاحیم لەگەڵ و جەستا من ئەسڵەن چۆنەڵی هەستەکەیت زیندانێکی لە جەستەیەکە کە بەڕاستی تۆ ناکەیت. LGBTQI یاوەکو خۆیان دەڵێن پەلکە زێڕینەکان. ڕەنگە هیچ کاتێک هێندەی ئێستا لە کوردستان و عێراق و ناوچەکە جێگەی باسی خەڵک نەبوو بن. بابەتێک کە قسەکردن لەسەری بەلای زۆر کەسەوە تابووە و ڕایگشتی بەسەر بۆچوونی جیاوازدا دابەش کردووە. دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەی ئاسایشی سلێمانی بۆ دەستگیرکردنی هاوڕەگەزخوازان کە دواتر لە ڕوونکردنەوەیەکدا هاتبوو ئەوانەی دەستگیرکراون دەشفرۆشن کاردانەوەی زۆری لێکەوتەوە و بۆ هۆکارێک تا چاوی هەموو جیهان بکەوێتە سەر دۆخی LGBTQI لەم ناوچەیە. بۆ زانینی دۆخی پەلکە زێڕینەکان لە هەرێمی کوردستان سەردانی شار و شارۆچکە جیاوازەکان دەکەین. ئێمە ئێستا بەڕێوەین بۆ شاری سلێمانی لەگەڵمان بن بۆی کە چیرۆکی ژیانی ئەو کەسانە لە زمانی خۆیانەوە ببیستن. من شەپۆل تەمەنم 40 ساڵە، دانیشتووی قەزایەکم لە قەزاکانی گەرمیان. شەپۆل وەک خۆی دەڵێت لە تەمەنی 13 ساڵیەوە هەستی بە جیاوازی کردووە، هەستێک کە جگە لە خۆی بۆ کەس قبوڵکراو نەبوو، بە زۆر ناچار بە ژیانی هاوژینی دەکرێت. بەڵام دواتر بە ئاشکرابوونی خواستە ڕەگەزیەکەی بۆ هاوژینەکەی تووشی هەڕەشە دەبێت و بە پێدانی پارەیەکی زۆر بە هاوژینەکەی لێ جیا دەبێتەوە. تەمەنم گەشتە 18 ساڵ، تەواو هەستم هەبوو بۆ کوڕ بۆ ڕەگەزی خۆم، یعنی ئەوەندەی چێژم لە گرتنی دەستی کوڕێک وەرەگرت، ئەوەندە چێژم لە وەرگرتنی دەستی کچ ناگرت. وتیان دیارە تۆ پیاونیت. ناچار بووم زەواجم کردو، ئیتر دەستمان کرد بە ژیانێکەوە نە ئەو لە من تێگەشت و نە من لەو تێگەشتم. ئیتر بەردەوام بووین لە ژیان، بەڵام ژیانیشمان خۆش نەبوو لەبەرەوەی کەوا ئەو هەستەی من هەم بوو، ینی مەربوط نەبوو بەوەوە. زۆر جار ئەم ویست خۆشەویستی لە ناخۆوە دەربڕم، هەستمە کرد نییە و خۆشەویستی درۆم لەگەڵ خۆما کرد. لە ڕاستیدا من هاوڕێکی خۆم خۆشەویست، هاوڕێکی خۆم خۆشەویست، بەردەوامیش بوون بە یەکەوە. کاتێک باوشم بە خێزانەکەما کرد، ئەگەر قەنەعەتم بە خۆم نەکردایە ئەوە هاوڕێکەمە نەمەتوانی. بەڕاستی من هاوڕێگەزخوازم، بەدەستی خۆم نییە، تر ئاوهام نازانم خوا وای دروست کردو. جیاوازی ئێمە لەگەڵ کەسانی هەوەزباز ئەوەیە هەوەزبازەکان تەنها بۆ 3 کەس ئەم کاراکەن. ئێمە هەستمان هەیە، ئەوان حەزیان هەیە. هەوەزبازەکان تەنها ئەو کاتە هاوڕێتیەکەن کە حەزیان بەرزە بێتەوە، بەڵام ئێمە هەموو کاتێ حەزەکەین ئەو کەسە لە لامان بێت. ئەگەر ئەو دوو مناڵە نەبێ دوای ئەم ڕاپۆرتە کۆتاییم بە ژیانی خۆمە هێنا. لەبەر سەماعی ئەوانش و براکانم خۆتەزانی ئەم کۆمەڵگایە چۆنە، هەموو بادەم چاویشم دەرکەوێ. دۆخی ئێمە زۆر قورسە. واللهی خوا سزای ملحیدێ بەو شێوەیە نادا لە کۆمەڵگەی وەکوی لە کۆمەڵگەی کوردیە سزای ئێمە ئادرێت. تەمەنی سەرەتاییەوانە لە مەکتەبەوانە
هەستم ئەکرد کە من شێوەیەکی ترم هەیە هەستمە کرد کە من کوڕەکەم لە جەستەی کچێکە. تەمەنێکی کەم و ئەزموونێکی دژوار بۆ هاوژێنی تەمەن 18 ساڵ باوەڕهێنان بەوەی کە لە نێو جەستەی کچێکدا لەدایک بووە زەحمەتە. هاوژین دەیەوێ ڕەگەزی خۆی بۆ کوڕ بگۆڕێت. ئەم بڕیارە پێویستی بە ئەنجامدانی نەشتەرگەری هەیە. باوکی و خوشکێکی پشتیوانی ئەم بڕیارە دەکەن، بەڵام نە دایکی ڕازیە و نە نەخۆشیە درێژخایەنەکەی ڕێگە بە نەشتەرگەریەکەی دەدات. تۆزێک ناخۆشە لە ڕووی کۆمەڵایەتیوانە ئیزعاجم ئەکەن بۆ نمونە زۆر کەس دەپرسن کچیان کوڕیان تووشی کۆمەڵە تەعلیق و کۆمەڵە شتی هەڵا ئەبیتەوانێ، بەڵام پێویستانی ڕابی لەگەڵ شتانە لە پێناوەی کە تۆتێت. هیچ مرتاح نیم لەگەڵ ئەم جەستەیە، ئەنی بە هیچ شێوەیەک مرتاح نیم لەگەڵ ئەو جەستەیە. من ئەسڵەن چۆنەڵی هەستەکەی زیندانێکی لە جەستەیەکە کە بەڕاستی تۆ ناتێ. هەنێ کەس پێیان وایە نەخۆشی، هەنێ کەس پێیان وایە خۆت وە لە خۆتەکەی، بەڵام ئەم شتانە بەڕاستی دوورە لە ڕاستی و ئەمە بوونیەتی ئینسانەکە بۆ شێوەیە لەدایکە بێت. ئێستاش هاوڕێی کچم هەیە کە بۆ شێوەیە، بەڵام بە هەر شێوەیەک بێ ئەو منی قبول و خۆشم قبولمە، بەڵام باشتر بۆ ئێمە بگونجێت ئەوەیە کە من ڕەگەزی خۆم بگۆڕمەوە. من ئەتوانم بڵم پێش ناسینی ئەو وە پێش هەر شتێک ئەو بڕیاری من بووە چانسێک مەیەکە لە ماڵەوە مێشتا، بەڵام زۆر کەسی تران تووشی گیر و گرفتێکی زۆرە بن لە دەرەوانە. چەنەها کەسەیە بۆ نەوای لێ تەنانەت خۆی کوژێ پەناباتە بەر خۆ کوشتن شتی هەڵا. هین بەڕاستی پێویستە چارێک بۆ کەسانە بکرێت، ئەوانەی کە بۆ شێوەیەن یەکسەر پەنابن بۆ دەرەوی وڵات. ینی بەڕای من ئەو شتێکی زۆر هەڵەیە. ئەگەر هەر کەسێک بۆ شێ بێت و پەنابەرێ بۆ دەرەوی وڵات کێ ئەم شارە باشکە تەوێ بچی ئیشێک بکەی، بەڵام نازانی کە ئەو کەسە داوای کارمەندی کچ ئەکا کە تۆ ئەڕۆی بەم شێوەیە ئەدبینێت و دڵنیاشە لەوەی کە ڕەگەزێک کچە نازانێ ئەوش چی لەگەڵاکەیان بە پێچاوانەوانێ. لەبەرەوە هەنێک کەس بەڕاستی تووشی کێشەی زۆر گەورا بن دەسێنە کاری خراپ و کاری لەشفرۆشی، کە مەشێکەکە لەو هۆکارانەی کە ئیشکردن بۆ کەسانە زۆر زەحمەتە. کە من گەشتمە تەمەنێک هەستم کرد ئەم قژە درێژەی من نییە، بۆیە ڕۆژێکیان بە زۆر لە ماڵەوە هاتمە دەرەوە چوومە تەلاکێک سرم کورت کردەوە و دوای ئەوەش ئەشکەنجەیەکی زۆر درام لەیان خێزانمەوە و سزایەکی توندیش درام. چەند شەوێک لە ماڵەوە دەرگیان لەسەر داخستم و خواردنیان پێ نەدام. بۆ لە بیرکردنی خواستە ڕەگەزیەکەی لە تەمەنی 21 ساڵیدا بە زۆر بەشوو دەدرێت. دوای 6 ساڵ لە هاوژینەکەی جیا دەبێتەوە و لە 31 ساڵیدا ڕەگەزی خۆی دەگۆڕێت، بەڵام ئازارە ساڕێژ نەبووەکانی تاوەکو ئێستاش لەگەڵیدان. چەند ساڵانێک لەگەڵ هاوسەرم ژیاوم، بەڵام ژیانێکی جەهەنەمی، یعنی هەر چارێک ئەو ویستوێتی کە لایانی ژن و مەردایەتی جێبەجێ بکات من نەمتوانیوە تەسلیمە بم، بۆیە دایمە کێشەمان هەبووە. کێشەکانیشمان زۆر لەوە گەورەترن کە تەنانە دوای لە هاوت هەندێک جار بکێتەوەی کە یەکتریش بکوژین، چکە چەخۆی تێکەوتووە، بریناری تێکەوتووە، ئازاری جەستەیی هەمووی بەگیانیشمەوە دیارە. ئایا خاتونەکان ئێوە توانن بەشێک لە جەستەی خۆتان لێ بکەنەوە بەرامبەر بڕەپارەیەکی زۆریش ئەگەر پێتان بدرێت خۆتان بکەن بە پیاو؟ ئایا پیاوەکان ئێوە توانن بەشێک لە جەستەی خۆتان لێ بکەنەوە بەرامبەر بڕەپارەیەکی زۆر خۆتان بکەن بە ئافرەت؟ نەخێر، دڵنیام ئەوە گوێی لێ 100% ئەڵێن نەخێر، ناتوانم. دەبزانە ئەمە خەلەلی هۆرمۆنیش نییە، ئەمە خەلەلی جەستەییە کە لەگەڵ عەقڵێکا یەک ناگرێتەوە. منیش پێویست بوو ئەو نیشتەرگەریانە بکەم. زۆر هەوڵمدا لە خستخانەکان، لە خستخانی حکومی، لە خستخانی ئەهلی بە پارەیەکی زۆر کە چەند توانی بووم کۆی کەمەوە و قەرزی بکەمەوە لە دەوروبەرەکەم، بەڵام کەسیان ئامادە نەبوون و نەشتەرگەریان بۆ بکەن، بۆیە مەجبور بووم خۆم بدەمە دەست کەسێک کە پسپۆڕ نەبوو لە بواری نەشتەرگەری بە هیچ شێوەیەک، بەڵکو پەرستارێکی ئاسایی بوو. هات نەشتەرگەریەکەی بۆ کردم لە ماڵەوە بە کولفەیەکی زۆریش، بەڵام نەشتەرگەریەکە سەرکەوتوو نەبوو. سەرجەریشەوە ئێستا دیارە نەشتەرگەریەکەم پێوەی پارچە پارچە و هەڵئاوسا و لایەک بڕا و لایەک نەبڕا و شێواوە جسمێکی شێواوم هەیە. چەنە سوپاسی خواکەم ڕازیشم بەو بەشەی کە ئێستا تایە. لە بەشی پێشوم زۆر باشترە. زۆر جار دکتۆری دەرونیم بینیوە، چارەسەری منیان پێ نەکراوە. لە ئەخی لە کۆتایە لە دەرەوەی وڵات بیانوتم کە تۆ بە هیچ شێوێک نەخۆشی دەرونیت نییە، تۆ ترانس LGBT. ئەو هەنگاوانەی کە من پیاڕۆشتم زۆر زەحمەت بوو، چکە ویست پارێک دابین کەم بۆ جێبەجێکردنی نەشتەرگەریەکانم. چەندها شۆم لەژێر عەرەبانەیە خەوتوم، لەناو عەرەبانەیە خەوتوم، چونکە
هەویە و تەسکەرە و نفوسەکەم لەسەری نووسراوە کەس بەڵام و لەسەریشی لەو دیشۆ هەر نووسراوە جیابۆتەوە لەگەڵ هاوسەری یەکی ئەگرتەوە لەگەڵ شێواز و شکڵ و ڕوخساری مندا بۆیە بە هیچ شێوەی جێگان ناکردنەوە لە ئوتێلەکانە. کۆمەڵگای LGBTIQ یان پەلکە زێڕینەکان کە لە ساڵی 2016ەوە چالاکوانانی کورد ئەم ناوەیان لێناوە کێن. L لە وشەی لێزبیەنەوە گیراوە واتە حەزی دوو کەچ بۆ یەکدی. G لە وشەی گەیەوە گیراوە واتە حەزی دوو کوڕ بۆ یەکدی. بە کەسانی لێزبیەن و گەی دەڵێن هاوڕەگەزخواز. B بایسێکشواڵ واتە کەسانی جووت ڕەگەزخواز، ئەو کەسانەی کە حەزیان بۆ هەردوو ڕەگەزی نێر و مێ دەڕوات. I ئینتەرسێکس واتە کەسانی جووت ڕەگەز، ئەم کەسانە کاتێکە لە دایک دەبن نەدەخرێنە چوارچێوەی ڕەگەزی مێ نەدەخرێنە چوارچێوەی ڕەگەزی نێر، بۆیە زۆر جاریش بە ڕەگەزی سێمی کۆمەلگا ناویان لێ دەبن. T یان خۆت ترانس، ئەم کەسانە کەسانێکن کە حەزەکەن ڕەگەزی خۆیان بگۆڕن، بۆ نمونە کچێک کە حەزەکە ڕەگەزی خۆی بگۆڕێ بۆ کوڕ. Q یان کویر، کەسانێک کە هیچ چوارچێوەیەک بۆ خواستە ڕەگەزیەکانی خۆیان دیاری ناکەن. جیا لەم وشانە بە تێپەڕبوونی کات و پەرەسەندنی زانستی بایۆلۆژی و دەروونناسی ئێستا وشەی زیاتریش بۆ خواستە ڕەگەزیەکانی مرۆڤ و شۆناسە جەندەریەکان دیاری کراوە، بۆیە زۆر جار LGBT+ ناو دەبرێن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا 5 ڕێکخراوی تایبەت بە LGBT+ لە هەرێمی کوردستان بۆ پاراستنیان و هۆشیارکردنەوەی خەڵک دەستیان بەکار کردووە. بەڵام ئێستا تەنیا 2 لەو ڕێکخراوانە چالاکن و لە ڕێگەی سۆشیال میدیاوە یارمەتی پەلکە زێڕینەکان دەدەن. ئێمە خەریکی بەرزکردنی هۆشداری کۆمەڵگەین لەسەر قەزیەکە، هێشتا هەندێک کەس پێی وایە کە هاوڕێگەزخوازی نەخۆشیە یاخود پێیان وایە لادانێکی سێکسیە یان شتێکی لەم بابەتە، بەڵام ئەمانە هەمووی ناڕاستن. لە 1973ەوە کۆمەڵی دەروون پزیشکی ئەمریکی سەلماندوویەتی کە ئەمە نەخۆشیەکی دەرونی یاخود لادانێک نییە بەڵکو سروشتی مرۆڤە. هەندێک مرۆڤ بە جاڕەگەزخوازی لە دایکە بن، هەندێکیش بە هاوڕێگەزخوازی و ئەمە شتێکی ئاساییە. کەسانی پەلکە زێڕینە بە بارودۆخی زۆر سەختا تێپەڕ ئابن، ڕوبەڕووی زەختێکی زۆری کۆمەڵایەتی بوونەتەوە، تەنانەت لە لای خێزانەکانی خۆشیانەوە کە قبول ناکرێن بەداخەوە بەهۆی نەبوونی زانیاری و زانیاری پێویست و تێنەگەشتن لە بابەتەکە. ئەمە ژیانی ئێمە زۆر قورستر کردووە با بڵێن لە کوردستانە. زۆربەی کەیسەکان بەهۆی بێهیوایی لە ژیان و کێشەی دەرونی یان دڵنیابوونەوە لە دۆخی خۆیان و خواستە ڕەگەزیەکانیان سەردانی دکتۆر دەکەن. ئەم حاڵەتە لە هەموو کات و لە هەموو کۆمەڵگایەکە هەبووە، کۆمەڵگای شەرقی غەربی، دیندار بێدین، مسلمان کافر، یەهودی مەسیحی، لە هەموو کاتێکا هەبوو. کۆمەڵگا ئەبێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسانە ئەکاتە. ئەگەر وەکو نەخۆش مامەڵەیان لەگەڵا ئەکاتە کۆمەڵگا ئەبێ هاوکاری کەسی نەخۆش بکە. ئەگەر وەکو تاوانباریش مامەڵەیان لەگەڵا ئەکا کۆمەڵگا دەجێبەڵە بۆ قانون، با قانون مامەڵیان لەگەڵا بکە. دایک و باوکیشمان هەیە کە مناڵەکانیان ئەهێنن بۆ لای ئێمە، من دایکیمی بۆکو من دروست نەبوو کچەکەم، خەلەلێک لە من هەیە بۆم بدۆزەرەوە دکتۆریان. باوکەکە مناڵەکەی ئێهێنێ خەلەلێک لە من هەیە بۆم بدۆزەرەوە. ئەنجاری وایە ئەوانیش تووشی بێهیوایی و تووشی خەمۆکی ئەبن لە یعنی من عیلەم لەلایە هەر هەموو ئەندامەکانی عیلە تووشی خەمۆکی بوون بەبوونی کچێکیانەوە. تێگەی لەبەر ئەوە نا مامەڵەکردنی خێزان لەگەڵ ئەم کەسانە نە ئەوەیە دەستی بۆ بەڕەڵاکی بە کامل چی ئەکا بابیکە بە ئارزوی خۆی، نە ئەوەیە ئەوەنش زەختی لەسەری دروست بێ ئەو بڕوا پەنابەرێتە بەرخۆکوشتن. ئەبێ مامەڵەیەکی زانستیانە بێت. ئاینەکان بە شێوەیەکی گشتی یەک هەڵوێستیان بەرامبەر LGBT+ هەیە و هەمویان هاوڕان کە هاوڕەگەزخوازی تاوانە. لە کۆمەڵگای زۆرینە موسڵمانی باشووری کوردستان مامۆستایانی ئاینی تەنیا ڕێگە بە گۆڕانکاری لە ڕەگەزی سێم دەدەن. ئەو کەسانی کەوا پیان ئەوترە ڕەگەزی سێم ئەوانە لە دەسەڵاتی خۆیانان نەبووە کە بەو شێوەیە خوای پەروەردگار دروستی کردوون، بەڵکو تەماشا ئەکەین هەردوو
ڕەگەزەکەیان تێدایە کاتێکەوە لە دایکە بن هەم لایەنی نێرینەییان تایە وەلایەنی مێینەیشیان تایە. ئاینی پیرۆزی ئیسلام لەو حاڵەتەیە تەماشا ئەکاوە ڕێگەی داوە ئەگەر کەسێک بۆ نمونە لایەنی نێرینەی زیاتر بێ ئەتوانێت لە ڕێگەی نەشتەرگەریەوە خۆی ساخ بکاتەوە کە ببێتە نێرینەیەک. ئەگەر لایەنی مێینەی زۆرتر بوو چ هۆرمۆنەکانی و چ نیشانەکانی کە پێوەیەتی ئەتوانێت بە نەشتەرگەریەک خۆی یەکلایی بکاتەوە خۆی بکاتە مێینە. بەڵام ئەگەر کەسێک نێرینەی تەواو بێ بە لەدایک بوون یا مێینەی تەواو بێ لەدایک بوون بێوێ خۆی بخاتە سەر ڕەگەزی بەرامبەر پیاوێک خۆی بک بە ئافرەت ئافرەتێک خۆی بک بە پیاو ئەمە هەرگیز لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێگەی پێنادرێت. لە ناوەڕاستی سەدەی 20ەوە LGBT+ بە شێوەیەکی بەربڵاو لە هەندێک ناوچەی جیهان دەستیان بە خۆپیشاندان و داواکردنی مافەکانی خۆیان کرد بۆ ئەوەی وەکو کەسانێکی ئاسایی لە نێو کۆمەڵگەکاندا مامەڵەیان لەگەڵ بکرێت. لەم سەردەمەشدا ساڵانە لە مانگی 6 کە بە مانگی شانازی بۆ پاڵپشتیکردن لە پەلکە زێڕینەکان ناسراوە لە زۆربەی وڵاتانی جیهان ڕێپێوان دەکرێت. لە دەستپێکی سەدەی 21ەوە دۆخی LGBT+ گۆڕانی زۆری بەسەردا هاتووە. لە هەر وڵاتێک بە شێوەی جیاواز بڕیاریان لەسەر دەدرێت و مامەڵەیان لەگەڵ دەکرێت. لە ساڵی 2010 54 وڵات لە ڕاگەیەندراوێکدا ڕایانگەیاند کە دژی مافی LGBT+ن. عێراق و ئێرانیش لە ڕیزی ئەو وڵاتانن. لە ساڵی 2011دا 96 وڵاتی ئەندام لە نەتەوەی یەکگرتووەکان ڕێککەوتنێکیان واژۆ کرد کە پشتگیری LGBT+ دەکەن و لەوانە 29 وڵات مافی ژیانی هاوژینیان بە هاوڕەگەزخوازان داوە. 44 وڵاتیش بێلایەنن، هیچ هەڵوێستێکی فەرمیان نییە. ئێستا پەلکە زێڕینەکانی کوردستان بۆ دەستەبەرکردنی ژیانێکی باشتر هیوایان بە داهاتوو هەڵچنیوە. بەڵام دڵنیانین کە ئایا دەتوانن لەو ژیانە شاراوەیە کە تێیدا دەژین ڕزگاریان بێت؟ تاقە هیوای من لە ژیانمە کە هیوایەک هەم بێ بۆ عام کۆمەڵگەیەکی پەروەردەکرا و تەندروست و ڕۆشنبیرە تاکو هەموو ڕەنگەکان تیاجێ بێتەوە کەس ئازار نەچێژێ و ئازاری من چێشتم. هیوادارم کە ئەم کۆمەڵگەیە بگۆڕێ بە هەموو شێوەیەک لەو ڕۆوانێ ئەنی بەو شێوە کەمە سەری ئەو کەسانە نەکە و بە کەسی نەخۆش سەریان نەکە بە کەسی کافر سەریان نەکەن لە ڕووی دینەوانێ. هیوام ئەوەیە کە ڕۆژێکە بەسەر ڕێگای ئاڕۆماچانەکە خۆ من پێم بە هیچ شێوەیەک پێمەوە دیار نێ بەڵام ئەگەر کەسێک زانی بە حاڵەتی من بە باری من بە ژیانی من دەستی نەشیاوم بۆ درێژ نەکات کەس لە خۆیەوە بەرد نەگرێتە شوشەی کەس بیشکێنێت. چارەسەرەکە ئەبێ بنەڕەتی بێ و ئەبێ گشتگیریش بێت. ئەبێ کۆمەڵناس تەدەخولکە، ئەبێ دکتۆری دەرونی تەدەخولکە، دەروونناس، یاساناس، پیاوانی ئاینی، پەروەردە هەمووی تەدەخولکە.